هەر لە لای بابەتی باربی دەمێنینەوە خانمێک لە ئەڵمانیا دیارە ئەوەندە خۆشەویستی بۆ ئەم بووکەڵەیە هەیە وای کردووە زۆرترین کۆلێکشنی ئەم بووکەڵەیە کۆ بکاتەوە و بەهۆیەوە ناوی بچێتە کتێبی گینسەوە. با بزانین ئەم خانمە چێە و ژمارەی بووکەڵەکانی لەو شوێنانی کە دایناوە چەندە پێکەوە سەرنجە دێنە دیمەنەکان و ناوەڕۆکی بابەتەکەش دەخینەوە. خۆشویستنی بووکەڵەی باربی وای کردووە کەسێک هەبێت بەهۆی ئەو بووکەڵەیەوە ناوی بچێتە کتێبی گینسەوە. بێتینە دۆفمان خانمێکە خاوەنی زۆرترین بووکەڵەی باربیە لە جیهاندا و بەهۆیەوە ناوی چۆتە کتێبی گینسەوە. دۆفمان کاتێک تەمەنی 5 ساڵان بووە و خۆی دەڵێت لە ساڵی 1966دا بۆ یەکەمین جار بووکەڵەیەکی باربی وەکو دیاری پێدراوە. بەڵام ئەو خانمە لە ساڵی 1990ەوە دەستی کردووە بە کۆکردنەوەی بووکەڵەی باربی و بۆ یەکەمین جار کە یەکەم ڕیکۆردی گینسی پێدرا 2500 بووکەڵەی باربی هەبووە. ئەو خانمە ئێستا نزیکەی 18,000 بووکەڵەی باربی هەیە. ئەو خانمە ئەڵمانیە دەڵێت بووکەڵەکانی باربی بەشێکن لە مێژووی 6 ساڵی ڕابردووی مرۆڤایەتی لە سیرکردنی بووکەڵەکانەوە مێژووی ڕابردوو دەبینیت. ئەو خانمە ئەڵمانیە لە ماڵەکەی خۆیدا ژوورێکی بۆ باربیەکان تەرخان کردو و ناوی لێناوە باربی ڕوون. Es ist ein neuer one. It is a pop light Barbie. This is 10 years old.